وانا بعد مثلا اواني ككونه او سر ليس شيء فرم باكم قسم عن كرت كقسم عن كرت دعاء هنا بين برا شو انا قاعد عم بدي كاك فريقين تقبل يعني كم بس من راسه دوك لا مصاصير يجي لكم ويدا تبكات اصلا بنای خوای گەورە میهرەبان بە خێراتنی کەناڵە بەڕێزەکانی ڕاگەاندن دەکەین وەکو ئاگدارن ئەمڕۆ کۆتایی بە کارنامە و بەرنامەکانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە وەک دواتر باسی دەکەین ناوەکەی گۆڕا بۆ کۆمەڵی دادگەری کوردستان کۆتایی هات کۆنگرەی ئەم جارەمان خصوصیەتێکی زیاتری هەبوو و لە زۆر ڕوەوە بەڕاستی کۆنگرەیەک بوو جێگەی ئەوەیە کە تەرکیزی زیاتری بخرێتە سەر یەکەم ساتەوەختی کۆنگرەی چوارەم ساتەوەختێکی زۆر هەستیار بوو چه هەرێمی کوردستان و چه عێراق و چه ناوچەکە بەڕاستی لەبەردەم گۆڕانکاری گەورەدان و کۆمەڵی قەیران و کۆمەڵێ ئەزمەی سیاسی ئابووری و ئەزمەی سوڵتە لە مەنتیقەکەیە هەیە بە تایبەتیش لە هەرێمی کوردستان هەیە و بەڕاستی وا پێدەچێت گۆڕانکاری گەورە بە تایبەتی لە عێراق ڕووبە بە تایبەتیش ئەگەر هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق سەر بگرێ و ئەو گۆڕانکاریانەی کە لەبەر چاوگیراون بچنە بواری جێبەجێکردنەوە بۆیە کۆنگرە بە دقەتێکی زیاترەوە کارەکانی بەڕێوە برد و پێش ئەوەی ئێمە داخلی کۆنگرەش بین لە دەڕۆژی بەر لە ئەنجامدانی کۆنگرە ئێمە بە سەرپەرشتی بەڕێز مامۆستا عەلی باپیر حەملەیەکی هۆشیاریمان هەبوو کۆڕی هۆشیاریمان هەبوو بۆ سەرجەم ئەندامانی کۆنگرە کە بە چوار مەرحەلە و بە چوار کاتیجیا ئێمە پێمان ڕاگەاندوون ئەوەی کە گرنگە بۆ ئێوەی بخەینە ڕوو ئێمە کۆنگرەکەمان 892 ئەندامی هەبووە 816 ئەندام حزوریان هەبووە کە زیاتر لە 100 حزور دەکا ئەمە جوا دەکا کە بڵێن ئەم هێزەی ئێمە کە ناوی کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو تا ئەمڕۆ لەمڕۆوە کۆنگرە ناوکەی گۆڕی بە کۆمەڵی دادگەری کوردستان بەڕاستی هێزێکە پێگەیەکی بەهێزی هەیە و هێزێکە خاوەنی کاریگەریە و جێگەی سەرنجی هەموو لایەنە ناوخۆیی و دەرەکی و نێودەوڵەتەکانیشە بەو بە متابعات و بەو پیرۆزبایی و بەو پەیوەندیکردانەی کە بە ئێمە کراوە لەسەر ئاستی هەرێم لەسەر ئاستی ناوچەکە و دەوروبەریشمان ئەیسەلمێنێ کە ئەم هێزەی ئێمە هێزێکی خاوەن پێگەیە و هێزێکە ئەعتیباری بۆ دەکرێ و هێزێکە لە ڕاستیدا لایەنی دەوروبەر و ئیقلیمیش حساباتی بۆ دەکرێەوە چاوی لەسرە ئێمە لە قۆناغەکانی پێش کۆنگرە کە قۆناغی کۆبوونەوە گشتیەکان بووە قۆناغی کۆنفرانسی ناوچەی مەڵبەندەکان بووە بەشداریمان بە 7500 ئەندامی هێزەکەی خۆمان کردووە کە ئەمەش بەڕاستی ئیقبالێکی گەورەی سیاسی دەگەێنێ لەلایەن ئەندامانەوە و ئامادەی باشیان دەگەێنێ کە ملتەزیم بوون بە هێزەکانەوە دەرخەری ئەوەیە کە ئەم هێزە بەڕاستی پێگەی گەورەی هەیە بۆیە ئەتوانین بڵێن ئێمە بە ئەندامەکانی کە بەشدار بوون و بۆ حزوورەی بینیتان و بۆ محتەوایی کە کۆنگرە لە ئەستۆی گرتبوو و خستێ ڕوو بیسەلمێنین و دەری بخەین کە کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری بەڕاستی هێزێکی خاوەن پێگەیەکی گەورەیە و جێ ئەعتیباری هەموو لایەکە زۆر شت لە کۆنگرەی ئێمەدا ئەتوانین بڵێن ئەمڕۆ دوێنێ یەکلا کرایەوە لەسەر و هەموویەوە بەڕاستی ئێمە دوای ئەوەی کە دراسەیەکی زۆرمان کردبوو کە مشاورەمان کردبوو بە تایبەتی قیادەی ئەم هێزە سیاسیە پێشتەوە قەناعەتەی کە ئێستا بۆ ئەوەی بتوانێت ئەم هێزە زۆر زیاتر لە جاران باوەش و بیرکردنەوەی فراوان بێ و بتوانێت شەریحەی زیاتر لەخۆ بگرێ هەستا بە لابرنی کۆمەڵێ بربەستی شکلی لە نێو و نێوڕۆکی خۆیان و بەڕاستی دیارترین شت کە ئەنجامیدا بریتی بوو لە گۆڕینی ناوی ئەم هێزە لە کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە بۆ کۆمەڵی دادگەری کوردستان و لە هەمووی گرنگتر ئێمە هاتین حزوری خوشکان و ئافرەتانمان لە ناو ئەنجومەنی سەرکردایەتی ئەم حیزبە ئازیا کرد پێشتر نسبەیەکیان هەبوو کە کەمتر بوو لە 120 ئێمە بەدەنگدان ڕێژەکەمان بۆ بەرزکردنەوە بۆ ڕێژەی لە 120 خۆشبەختانە لەو چوار خوشکەشی کە دەرچوون سییانیان پێویستیان بەوە نەبووە بە سیستمی کۆتا دەرچن بە دەنگی خۆیان دەرچن
و چوونە ناو سەرکردایەتیەوە و وەکو براکانیان دەنگی پێویست و زیادیان هێناوە ئەمە ژەی سەلمێنێک کە ئێمە لە ساڵانی داهاتوە ڕەنگە بگەین ئەوەی کە ئەم هێزە پێویستی بەوە نەبێ کۆتای خوشکانی هەبێ چونکە ئەوە خوشکی بەتوانای هەیە و ئەوە نەهۆشیاری بەرز لە ناو ئەندامانی هەیە پێویستی بەو کۆتایانە نەبێ بۆ ئەوەی خوشکان سەرخەن بۆ ئەنجومەنی سەرکردایەتی. ئێمە جگە لەو گۆڕانکاریانەی کە خۆمان کردومانە بەڕێزان کۆمەڵی گۆڕانکاریمان لە سایەی یاسای حیزبە سیاسیەکانی عێراق کە ژمارە 36 ساڵی 2015 گرۆ ئەنجام داوە. بۆ نمونە ئێمە عنوانی کەسی یەکەمی حیزبمان لە ئەمیرەوە گۆڕیەوە بۆ سەرۆک و بەڕاستی ئاڵامان گۆڕیوە ئاڵای ئەم هێزە سیاسیەمان گۆڕیوە و کۆمەڵێکشی تر کە پەیوەندیدارە بۆ قەزەیەوە تیایدا بنەما یاساییەکان لەبەر چاو گیراوە و بە پێ ڕێکارە یاساییەکانەوە بە حزوری دام و دەستگا پەیوەندیدار و مؤسسە معنیەکانی وڵات بە تایبەتیش کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان فەرمانگەی پارتە سیاسیەکان کارەکانمان بەڕێوە بردووە. و لەوەش گرنگتر ئێمە ئەو ئەنجومەنە سەرکردایەتی تازەی کە هەمانە ئەتوانین بڵێن ڕێژەیەکی باش خەڵکی تازە و خوێنی تازەی تێچووە و بەشێک لەو بەڕێزانەی ڕابردوو بەشێکیان یا دەرنەچوونەتەوە یا خۆیان کاندید نەکردووە بۆ ئەوەی فرسەتێکی زیاتر هەبێ بۆ ئەو کەسانی کە قۆناغی داهاتووی ئەم حیزبە ئەیخوازێ لە ئەنجومەنی سەرکردایەتی یابن و هەروەها لە هەندێک لایانی پەیکەری حیزب گۆڕانکاریمان کردووە هەندێک ئەنجومەنمان بڕیار لێداوە و دەسەڵاتی هەندێک زیاد کراوە و ئاستەکان ڕێکخراونەتەوە. ئەوەی کە هەیە بەڕێزان ئێمە ڕەنگە لە ڕۆژانی داهاتوو زیاتر بتوانین زانیاری ورد و ئامار لەسەر کۆنگرەکە بخەینە ڕوو بەڵام زۆر بە دڵنیاییەوە پێتان دەڵێم کە ئێمە ڕازین لەو کۆنگرەی کردمان و سوپاس بۆ خوا پێمان وایە لە ئاستی چاوەڕوانەکانی ناوخۆ و دەرەوەی خۆماندا بووین و پێشمان وایە ئەو گۆڕانکاریانەی کردومانە ئیشەڵاوا دەکات پێگەی ئەم هێزە لە ڕووی سیاسی و لە ڕووی جەماوەری و لە هەموو ناحیەکانەوە ئیشەڵا زیاد بکە چکە بەڕاستی ئێمە پێمان وایە هێزێکین لە ناو خۆی وڵاتی خۆمان هەرێمی خۆمان هەڵکەوتوین و چۆنەڵێ زادەی ئەو بیئین ئەو واقعین کە ئێمە سیاسەتی تێدا دەکەین. لێرەوە سوپاسی یەکە بە یەکەی لیژنەکەی خۆمان لیژنەی باڵای بەڕێوەبردنی کۆنگرە دەکەین کە بەڕاستی ماندوو بوون زیاتر لە ساڵێکە ئەم لیژنەیە زۆر بە دڵسۆزی و زۆر بە دقەتێکی زۆرەوە کار لەسەر بەڕێوەچوونی کۆنگرەی چوارەم دەکەن و بەڕاستی چەندین لیژنە لەگەڵ ئێمە ماندوو بوون کە لیژنەی فەرعی بوون و دام و دەستگای تایبەت لە ناو حیزبەکەمانە پێوەمانەوە ماندوو بوون لەسەر و هەمویانەوە ئەو لیژنانەی کە لە ڕۆژانی کۆنگرە کارەکانیان بەڕێوە بردووە لیژنەی میدیایی لیژنەی خزمەتگوزاری لیژنەی ئەمنی و سوپاسی دامەزراوەکانی وەکو دەستگای پۆلیس و پاسەوانەکانی حیزب دەکەین و تۆڕی میدیایی کۆمەڵ دەکەین کە بەڕاستی شان بەشانی ئێمە حزوریان هەبووە ڕۆڵیان هەبووە و سوپاسی کەناڵەکانی میدیاکەین بەگشتی کە لە ڕۆژی یەکەمی کۆنگرە و کارەکانی دەستپێکی کۆنگرە حزوریان هەبووە و توانیان بەشێکی باش لە ئەدەبیاتی سیاسی کۆنگرەکەمان بگوازنەوە سوپاسی هەموو لایەکیان دەکەین و خۆمان بەڕاستی پێگە و مەکانەتێکی تایبەتماننا بە حزوری ئیعلامیەکان لەناو کۆنگرەیە حەزمان کرد حزوریان هەبێ خۆیان ئەوە بکەن لەسەر و هەموو شێوە بەڕاستی سوپاسی دام و دەستگا پەیوەندیدارەکانی پارێزگای سلێمانیەکەین کە بەدەمانەوە هاتن لە بەڕێز پارێزگار لە فەرمانگە پەیوەندیدارەکانی ناو پارێزگاوە بەڕێزانی لیژنەی یاسایی کە نوێنەراتی پارێزگایان کرد بۆ سەرپەرشتیکردنی پرۆسەی هەڵبژاردنەکانی ناو کۆنگرەی ئێمە و سوپاسی نوێنەرانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەکەین کە حزوریان هەبوو. سوپاس بۆخوا کۆنگرەیەکی سەرکەوتومان ئەنجامدا و سوپاس بۆخوا کۆنگرەیەکمان ئەنجامدا کە تیایدا ڕەچاوی هەموو ڕێکار و بنەما و ڕێنماییەکانی دەوڵەت و حکوومەتمان کراوە لەسەر و هەمووشیانەوە ڕێنمایی تەندروستی کە ئێمە خەسخانی تایبەتمان لە ناو کۆنگرەکە دروست کردبوو و بەڕاستی ڕەچاوی هەموو ڕێنمایی و بارودۆخە تەندروستیەکانمان کردبوو. پای گەورە هەموولایەکمان سەرکەوتوو کە ئێوەش بەخێر بێن. کەناڵەکانی ڕاگەاندن ببورن ئەو چەند ڕۆژێک کە لەگەڵمان نبوون بەردەوام ئێمە معلوماتمان ناونێ درێغیمان نەکردووە ینی پێ بە پێ لەگەڵتان نبووین جار هەبووە کە لە فترێکی زۆر دیاریکراوە ئێمە کاتون یەک بێ یاخود بە کۆنگرەی ڕۆژنامەنووسی بێ هاوکار بووین لەگەڵتانە و هەروەها بە جۆرە لە جۆرەکان معلوماتمان ناونێ بۆیە چەند پرسیارێکی جەوهەری
لەسەر بابەتی ئەمڕۆمان وەرەگرین داوای لێبوردنتان لێکەین لەو چەند پرسیارە زیاتر وەرناگرین. هیچیان ئایدی مەڵبەندی کەرکووک بین هۆکارەکەی بۆچی دەکەن هیچ کەرکووکێکی ئێمە نابە کوردی مەقسە دەکەم دوای ئەو بکەن چکە ئەو کەناڵانەی تری لێ لە ڕاستیدا ئێمە دوو جۆر سەرکردایەتیمان هەڵبژاردووە سەرکردایەتیەکیان لە کۆنفرانسی ناوچەیی مەڵبەندەکان بوون کە ئەوە لەسەر ئاسی هەر مەڵبەندێکمان کۆنفرانسی ناوچەییمان کردووەکو قۆناغی دۆمی ئامادەکاریەکانی کۆنگرە سەرکردایەتی ئەو مەنتیقەیەمان هەڵبژاردووە کە بریتی بۆ لە بەرپرسی مەڵبەندی کەرکووکی ئێمە ژێکێک بووە لەو مەڵبەندانە و بەڕاستی چەندین کەسی تر کە لە ئەساسا سەر بەو ناوچەیەن حزوریان هەیە لە بەشی دووەمی سەرکردایەتی کە ئەمڕۆ هەڵبژێردراون خەڵکی تایە لە بنەڕەتا خەڵکی مەنتیقەی دووزە خەڵکی مەنتیقەی کەرکووکە بۆیە بەڕاستی ئەتوانین بڵێن حزوریان هەیە تەنانەتێکێ لە گۆڕانکاریەکان ئەوەی ئێمە ئەم ڕۆژگەلەوەی بەرپرسی مەڵبەندی بادینانمان بۆ خۆی خەڵکی بادینانە و هەروەها ئەتوانین بڵێن کە ئەندامانی کۆنگرە ئەمڕۆ بە هوشیارێکی بەرزەوە دەنگیاندات و نوێنەرێکی تری بادینانیان دەرچان و لە دەنگێکی باشی هێنا لە دەنگە سەرەتاییەکان بوو دەرچوو بە ئەندامی سەرکردایەتی و کادرێکی نوێ لە ناو ئەنجومەنی سەرکردایەتیە و خەڵکی بادینانە ئەمە ژواکە کە بڵێن کۆمەڵ ئیسلامی نەکرد لە ناوچە دابڕاوەکان و بەرەو ئەو ئاڕاستەیە دەڕوا کە لە ناوچەی بادینان و دۆهۆکیش پێگەی سیاسی خۆی بەهێزکە. انشاءالله لێناردیەوە دووسەرێکمەیە هۆکاری سەرەکی گۆڕی لابردنی پاشگیری ئیسلامی و شەی ئەمیر لە کاتێکا بەشێک لە کادرەکانتان پێی وابێ دیر بوونە بۆ هەنکاریە بە تایبەتی لە ئەندامێکی دیارتان لە کفری کە دەستەکاری کەشانەی ڕاگەاندووە هەڵوێستان چییە لەسەر ئەمەیان پەیوەست بەم بابەتش هەڵوێستی کۆمەڵەوەی بزانم لەسەر دەستگیرکراوانی بادینان و ڕۆژی ڕابردوو ڕاستیا من کۆنگرەکەمان دەرەجەی یەکەم لەسەر کۆنگرە ڕۆژنامەچەکەمان سەر کۆنگرەی چوارەمە تەوەری دووەم ڕەنگە ئێستا سیاقی نەبێ قسەی لەسەر بکەین ئەوە لە بەلاغی کۆتاییشە ئاماژەی پێدراوە دەتوانن نوسخەی بەلاغەکە وەربگرن بەڕێزان سەبارەت بە گۆڕینی ناو طبعاً ئێمە پێشتریش دراسی ئەوەمان کردووە کۆمەڵ هێزێکی کاریگەر بووە بەڵام بەڕاستی ئەتوانین بڵێن ئێمە لە ظروفێکە ئەم حیزبەمان بۆ ناوەی ئەلان کرد کە سەردەمەکە دەیخواست و ئەو مفردانەمان بەکارهێناوە دۆخێک بۆ پێش ڕوخانی ڕژێمی بەعس ئێستا ئەمە لە دۆخێکدان چەندین هێز کە باگراوندێکی توندڕەوانەیان هەیە بەشێ لەو مفردانەی ئێمەیان هەڵگرتووە بۆیە بەڕاستی ئەمە زۆر جار دەست و پێی گرتبووین لەوەی کە زیاتر بچینە ناو کۆڕ و کۆمەڵی ناوخۆیی و نێودەوڵەتیەوە ئێمە ئەگەر ناوی خۆمان تەرجەمە کردایە بۆ زمانی عەرەبی کۆمەڵی کێشەی بۆ دروستەکردین لەگەڵ دەوڵەتە عەرەبیەکاندا جاری وابوون فاتحەی کۆمەڵی موسساتی ڕسمی و دەوڵەتمان دەکرد ئەو ناوە سەیرەکەی عنوانێکی تر یا وێنایەکی تری هەیە لە ناو عالەمی عەرەبیە و هەروەها لە دەریشەوە زۆر جار ئەو کێشەیەمان بۆ دروست دەبوو بۆیە لە ڕاستیدا ئێمە بە زەڕورمان زانیوە بەڕاستی ئەتا لە ڕووی تەسیری شەرعیەوە ئێمە هیچ کێشەیەکی شەرعیمان نییە شەرعزانەکانمان ئەویان بۆ ڕوون کردینەوە کە بەڕاستی ئەساس ئەوەیە تۆ خۆت بە مڵکی میلەت بزانی و هیچ هێڵێک لە بینی خۆت و خەڵکانی ترانە کێشی و هیچ هێڵێک نەبێت لە ڕووی نەفسی لە ڕووی سایکۆلۆژی لە ڕووی سیاسی کەوا بکە ڕێگر بێت لەوەی خەڵکانێکی تر کە متمانەیان بە تۆیە وەسیقیان بە وجودی سیاسی تۆیە لە هەرێمی کوردستان و عێراقا سڵ بکەنەوە لەوەی ئەوە بکەن و بەڕاستی سەبارەت بە من ئێستا لە بەڕێستەی بیستم شتی وا هەبێ ئێمە ئەتوانین بڵێن کە بابەتی گۆڕینی ناوی حزبمان خستە بواری جێبەجێکردنەوە زۆرینەی ڕەهای هێنا ئەمە ئەنجا ئێمە پێتان ئەڵێن 1500 ئەندام بەبێ دووبارەبوونەوە بەشداری ئەم پرۆسانەی ئێمەیان کردووە کە پێوترێک کۆنگرەی چوارەم شتێکی طبیعیە ئەگەر بە ڕێزێک خوێندنەوەیکی جای هەبێ یا شتێ بەڵام بەڕاستی ئەو زانیاریە بۆ ئێمە نوێیە چونکە ئێمە ئێستا زۆر نییە کۆنگرە تەواو بووە و شتی وامان نەبیستوە لە دوای ئەم کۆنگرێ ڕێکەوتانەکەی بۆ لەگەڵ مێزولایانانە چی بەسەریە ڕێکەوتانە پێش کابینی نوێم هەڵۆشاوەتەوە یاخود کاسەش کاری لەسەر دەبێت پرسیاری دومیشم سەبارەت بۆی کە لە ماوەی ڕابردوودا هەندێک لە ئەندام و لایەنگەی حیزبێکی دیاریکراوە هاتنە ناو کۆمەڵی ئیسلامیوانێ لەم کۆنگرێدا چی بۆ ئەندامانەکرا هیچ پرۆپۆستێکیان پێدرا بەڕاستی من ئێستا نازانم چ مەبەست چ هێز و لایەنێکە بەڵام بەڕاستی ئەوەی یەکەمیان باسی
اتفاقیە دەکەی ئێمە عنوانی سیاسیمان هەیە ئێستا بریتیە لە ئۆپۆزیسیۆن بوون ئێمە لە بەرەیەکان پێوترێ ئۆپۆزیسیۆن و بەڕاستی سیاستمان مەعالیمەکانی ڕوونە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان کە تا ئەمڕۆژ کۆمەڵی ئیسلامی بوو زۆر جار زمانمان بۆ ڕاهاتوە ڕڵین کۆمەڵی ئیسلامی مودەی کێوێت تا لەو سونائیەتە ڕزگارە بین ئێمە لەگەڵ هەموو ئەو هێزانەی کە لە کوردستانە کاریان کردووە بە شێوەی یاسایی پەیوەندی سیاسیمان هەبووە پەیوەندی ئاساییمان هەبووە ڕاستە لەگەڵ هەندێک هێز بەرز و نزمی هەبووە بە حکمی ئەو دابەشبوونە سیاسی هەبووە ئێمە خۆمان لە بەرەی خەڵکو و لە بەرەی ئۆپۆزیسیۆن بینیوەوە خەڵکێکی تر لە بەرەی دەسەڵات و یا لە بەرەیەکا بووە کە بەڕاستی بە مقەسیرمان زانیون بەرامبەر ئەداکردنی مافەکانی خەڵک سەبارەت بە ئەو هێزانەی کە باست کۆمەڵی ئیسلامی یا کۆمەڵی دادگەری بەڕاستی بەردەوامە لەسەر ئەو ڕێچکەیەوە لە بەلاغی کۆتایی ئەوانەمان وتووە علاقاتی ئێمە لەگەڵ هەر هێزێکی سیاسی پەیوەندی بە نزیکی و دووریمانەوە لەو قیەم و بەها سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و ئینسانیانەی کۆمەڵی دادگەری کوردستانی لەسەر دروست بووە بزاتیش لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بەڕاستی ئیتیفاقیەیەکی مۆرکراومان نییە بۆ معنایی کە بڵێن وڵای ئەمە درێژەی پێدەدەین ئێمە ئیتیفاقی ئەخلاقیمان هەبوو لەگەڵ هەموو هێزەکان لەگەڵ هەموو مؤسساتی کۆمەڵگەی مەدەنی بۆ ئەوەی خزمەتی ئەم گەلە بکەین چ لە هەرێم چ لە بەغدا بۆیە بەڕاستی ئەم حیزبەی ئێمە لە ڕووی علاقات لە ڕووی منهج و بیر و بۆچونەوە بەرەو نیوەبوونە و کرانەوەی زیاترە ڕوا بۆیە دەرگا داناخا بە ڕووی هیچ لایەنێکی سیاسیە لە ڕووی پەیوەندی و پێکەوە کارکردنەوە کاگاوژی من ئارام لە کوردستانی سوشار دوای کە ئاژنی کۆمەڵی یاخود ئیسلامی هەڵگرا لە کۆمەڵ باگراوند ئیسلامیەکەی هەردەمێنێ یاخود لە پێوەی ناوخۆ هەندێک گۆڕانکاری بداوە وەکوشی ئێستا باسی کرد بەرەوکراوی زیاتر دەچێت لە ڕاستیە ئیسلامی بوونی ئێمە هانی داوین کە زیاتر بکرینەوە یعنی ئیسلامی بوون لەگەڵ کرانەوە نێوبوونە شتێکی پێچوانە نییە بەڵکو دافعێکی گەورەیە ئێمە لە ڕووی پاشخانی فکریە وەکو لە پێناسەی هێزە سیاسیەکەمانە هەیە بەڕاستی هێزێکین بە پاشخانێکی فکری سیاسی ئیسلامیەوە کار دەکەین بۆچی کار دەکەین بۆ ئەوەی دادگەری و بنەماکانی حکومڕانیەکی ڕەشید لە هەرێمی کوردستان و ئەوەی پێشمانەکرێت لە عێراق بەرپا بکرێت بۆیە بەڕاستی ئەو باگراوندە ئیسلامی کە ئێمە هەمانە هێڵێکی نەکێشاوە لە بینی ئێمە و هەموو ئاراستەیەکی تری ئیسلامی سیاسی بێ یا غەیرە سیاسی یا بۆ نمونە ئاراستەیەکی تری فکری بێ یا هەر کەسێکی تر کە هەڵگری ئینتیمای ئیسلامی نەبێ ئێمە چەندین پێکاتەی ترمانەیە لە هەرێمی کوردستان لە عێراق کە ڕەنگە پێکاتەی تر بن لە دەرەوەی بازنەی ئیسلام ئێمە مەسیحیمان هەیە یەزیدیمان هەیە و لە پێکاتەی نەتەوەی ترمان هەیە لەگەڵ هەموو لایەک ئێمە بین و علاقەیەکی باشمان هەیە و دیفاعکردن لە بەهای ئینسانی دیفاعکردنە لە هەموو پێکاتەکان و دەرگا بە ڕووی پەیوەندێکی بەهێز لەگەڵ هەمویان ناکات کۆتا پرسەر وەرگرت بگوێ لە تۆڕیاڵی ژیان تا چەندەم کۆنگرەیە توانراوە دەنگان ناڕاستی و نیگرانەی کە هەبوو پێشترێنێ کۆمەڵدا ئەو کەسانە ئاش بێنەوە لە کۆنگرەیە بەشداریان پێ بکرێت. زۆر سپاس بەخێر بێت بەرلەوەی وەڵامی پرسیارەکە بدەبەوە پێم خۆشە ئەمەژە بەوە دەم ئێمە و کۆمەڵ هەر خۆی تۆنی دەنگمان نزمەتکە ئینمان لێ مەکەن ئێمە لەوە ئەچێ چەند ڕۆژ بێ لێرە ماندوو بین هیوادارم ینی باودۆخی ئێمە شەڵ سنگێنن ئێوە لەوە چێ ئیسراحەتر بن ئێمە بە درێژایی دوێنێ شەو فەرزی ئەسواتمان کردووە و ئەمڕۆژ بۆ لە حەزەیەکدا نەنیشتوین بۆ یاگەر دەنگمان کەسبێەوە پەیوەندی بە هیلاکبوونی خۆمانەوە هەیەداوای لێ بردنەکەین لە ئێمە کۆمەڵ تا ئێستا 4 کۆنگرەمان کردووە بەڵام ئەم کۆنگریان نەوعیترین بوو و زۆرترین ڕێژەی ئەندامان تێیدا بەشداری کردووە بەوکو کاک هاوژین سەرۆکی لیژنەی باڵا ئاماژەی پێدا ئەم کۆنگرەیە جیاوازەکەی لەوەدا بوو کە لە ڕووی عەدەدیەوە زۆر بوو و لە ڕووی کوالیتیشەوە کوالیتیکی بەرزی هەبوو ئەوەی کۆنگرەی بینی بێ ئەزان لە چه ئاستێکی پێشکەوتنی تەکنیکی و هونەریدا بوو سەبەب بە وەڵامی ئەم بەڕێزە ئێمە ئەگەر دیقەتان گرتە بێ ئەم کۆنگرەیە هەموو ئەو بەڕێزانەی کە بە شێوەیە کە تۆ پیانڵی باڵی ناڕازیان ئەو کەسانە نیگەرانن هەمویان هاتوون بەشداریان کردبوو و ئامادەبوونێکی بەرچاویان هەبوو و بەشداری زۆر جدیان لە گفتوگۆ و لە مناقەشەکاندا هەبوو پێشنیار و ڕاستپاردەی بەهێزیان بۆ داهاتووی کاری کۆمەڵی ئیسلامی پێشکەش کردووە و دەنگی باشیشی هێناوە ئەو پێشنیارانە و وەک ئەڵێن بۆ داهاتووش دەسەلمێنرێ کە زۆر بەجێدی هەموو لایەک کار دەکەن بۆ بەهێزکردنی کۆمەڵ.